خواحافظ. بەڕێزانم کاتتان باش. لە دوای شۆکانی سەری ساڵ و هاوکات بازاری دۆلارەکە لە شاری سێمانی دیارە لەم بازارەیە ئاڵوگۆڕی دراو دەکرێت نزیکەی 3 ڕۆژە بڕێک بە دیاریکراوی 3 ڕۆژە بازاری ئاڵوگۆڕی دراو لە شاری سێمانی داخراوە. ئەمڕۆ لەگەڵکردنەوەی بازاردا نرخی یانی با بڵین بەهای 100 دۆلاری ئەمریکی بەرامبەرە بە 152850 دینار، یعنی بۆ جۆرە مامەڵی پێوە دەکرێت. دەمەوێت ئاماژە بۆ بم دیارە لە ماوەی ڕابردوو ینی وەک بینیمان یانی تقریبان 10 ڕۆژێک پێش ئێستا بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی ناجێگیرێکی زۆری پێوە دیار بوو. یعنی ئێمە چەند جارێک لە زوم با بڵین لایڤمان کرد و بابەتەکەمان خسە ڕوو، یعنی نرخەکان بە پێی خولەکان گۆڕانکاری بەسەردار، ینی بۆ نمونە لە 10 خولەکی ئێستا بەهای دۆلار جۆرێک بوو و 10 خولەک پاشر دەبوو بە نرخێکی کە ئەمە وای کرد ینی هەم سەرۆگۆزیرانی عێراق محەممەد شایع سوودانی لەگەڵ پارێزگاری بانکی ناوەندی عێراق مستەفا غالب هەروەها لەگەڵ بە دیاریکراوی ئەو دوانە کۆبنەوەیەکیان کرد و ینی باسییان لەوە کرد کە دەبێت بەهای دۆلار بەجێگیری بمێنێتەوە. ئەمە وای کرد تا ڕادەیەک ینی ئەو دۆخەی کە لە بازاری دراودا هەبوو لە هەموو عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە تا ڕادەیەک نرخەکە جێگیر بوو و پاشتر ینی بازەوە دەکرا لە ناو هاوڵاتیاندا تەنانەت لە ناو ئەو کەسانەش کە مامەڵە بە ئاڵوگۆڕی دراو دەکەن یانی دەیان و ئەمە سزایەکی ئەمریکا بۆ سەر عێراق و بەهای دۆلار بەرامبەر دیناری عێراقی ئەچێتە 175,000 و بەرزە بێتەوە بۆ 200,000. ینی ئەمە شێویەک و با بڵین ڕاڕایی و قەلەقیەکی لە ناو هەم هاوڵاتیان و هەم لە ناو بازار دروست کرده بوو. یعنی تەنانەت ئێمە لە ماوەی ڕابردوو هاتین قسەمان لەگەڵ چەند کەسێک کرد لەو با بڵین لەو کەسانی کە مامەڵە بە ئاڵوگۆڕی دراوە دەکەن، یعنی ئەوانیش قەلەق بوون. تەنانەت هەندێکیان دەتوان بڵێم دۆخی تەندروستیشان تێکچوو بووشکە، یعنی نرخەکە بە جۆرێک بوو کەس پێشبینی ناکرد، کەس پێشبینی ئەوەی ناکرد کە بەهای دۆلار بەو شێوەیە بە ناجێگیری بمێنێتەوە. یعنی بۆ نمونە لە کاتی با بڵین کردنەوەی بازاری دۆلاردا یعنی نرخی دۆلار بە 154,000 دینار بوو، بەڵام کاتێک کە داخرا دەچووە 159,000 ببورن. یعنی دەمێ ئاماژە بۆ بم. بەڵام طەیف سامی وەزیری دادی عێراق هەموو ئەو دەنگۆیانی ڕەت کردەوە کە ئەمە هیچ سزایەکی ئەمریکا نییە بۆ سەر عێراقیانی، تەنانەت باسی لەوە کرد لە یاسای یعنی با بڵین لە جێگیرکردنی بودجەی ساڵی 2023 ئەمان نرخی دۆلار بەرامبەر بە 145,000 دینار دەبێت، هەروە نرخی بەرمیلێ نەوتیش بە 65 دۆلار دەبێت، بەڵام ڕەنگە بەرمیلێ نەوت بچێتە 70 دۆلار. یعنی ئەمێ ئاماژە بۆ بگەم ئەمە وای کردووە تا ڕادەیەک نرخی دۆلار لە ئێسادا بەجێگیری بمێنێتەوە و ئەو پشێوی و ڕاڕایی و ئەو با بڵین ناجێگیری کە لە ڕابردووە هەبوو بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەرامبەر بە با بڵین دیناری عێراقی ئەو با بڵین بەرزبوونەوە و نزمبوونەوەیە تا ڕادەیەک بەجێگیری ماوەتەوە. یعنی ئەمە گرنگە، یعنی لە پاش 3 ڕۆژ لەم بازاری دۆلار کە داخرا بوو، یعنی بەهۆی پشۆکانی سەری ساڵەوە 3 ڕۆژ ئەم بازارە نەبوو، بەس ئێستا کراوەتەوە یعنی هیچ شێویەک نییە و تا ڕادەیەک نرخی دۆلار جێگیرە. ئەمە خۆی لە خۆیە هەموو ئەو بڕیارانە هەم بڕیاری سەرۆگۆزیران و هەم بڕیاری پارێزگاری بانکی ناوەندی عێراق و هەم بڕیاری با بڵین وەزیری دادی عێراق هەموو ئەمانە تا ڕادەیەک بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی جێگیر کردووە. یعنی یەکشت ئەمەوێ بەسەرما تێنەپەڕێت بە دیاریکراوی ئێستا بەهای دۆلارتان پێ بڵێم دیارەمە لە بۆرسەی با بڵین بۆرسەی ژیانیە ئێستا بەهای دۆلار لە شاری هەولێر بەرامبەرە بە 152,850 دینار، هەروەها لە شاری سێمانیش وەکو ئاماژەم بۆ کرد ڕێکاو شێوەیە لەگەڵ هەولێرە 152,850 دینار، بۆرسەی بەغا 153,000، بەسڕە 152,750، بۆرسەی کەرکووک 153,000، بۆرسەی دهۆک عینەن 153,000، بۆرسەی نەجەف 152,850 850 دینارە بگورن. ئەمە ئەو نرخانەیە کە ئێستا لەو شارانی کە بۆم خوێندنەوە لە عێراق
کە تا ڕادەیەک نرخەکان جێگیرن لە شارەکان و لە پارێزگەکان هاوشێوەن، بەڵام وەکو ئاماژەم بۆ کرد لە دەڕۆژی ڕابردووە ئەم نرخانە هیچ هاوشێوەی یەکیان پێوە دیار نەبوو. بۆ نمونە لە شارێک لەگەڵ شارێکی دیکە بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی نزیکەی 2000 دیناری فەرق بوو، بەڵام ئێستا تا ڕادەیەک نرخەکان جێگیرن و هاوشێوەن لەگەڵ یەکتردا.